پێنج حاڵەت بۆی خواردنی پاقلەیە بۆنکردنی پاقلەوە سەردانی نەخۆشخانەی فراکەوتنی شێدەژاری کردووە و ئەم نەخۆشیە لە هەموو کاتێکدا هەیە. بەهۆی ئەوەی کە ئێستا وەرزی پێگەیشتنی پاقلەیە خەڵک زۆر پاقلا بەکارهێنێ، نەخۆشی پاقلە نەخۆشیەکە بەهۆی کەمی ئەنزیمێک لە خوڕۆکە سوورەکاندا کە ئەبێتە هۆی تێکشکانی خوڕۆکە سوورەکان لە کاتی بەکارهێنانی پاقلا دروستە بێ و نیشانەکانی ئەم نەخۆشی ئەوەیە کە ئەو مناڵانە بێهێز دەبن و ڕەنگیان زەر دەبێ و جۆری میزەکەیان قاوەیە بێ و لەم حاڵەتانە پێویستە مناڵیان کەس و کاری مناڵ سەردا نەخۆشەکە بێنە سەردانی نەخۆشخانەکانی فراکەوتنی بکەن بۆی چارەسەری پێویستی بە بکرێن. لە ماوەی ئەم دەڕۆژە زیاتر لە 15 حاڵەت سەردانی نەخۆشخانەی فراکەوتنی شێدەژاری کردووە. تەنها لە 24 کاتژمێری ڕابردووە ئێمە توانین بڵێن 5 حاڵەت بۆی خواردنی پاقلەیە بۆنکردنی پاقلەوە سەردانی نەخۆشخانەی فراکەوتنی شێدەژاری کردووە و توانراوە لایەن کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەکەمەوە چارەسەری پێویستیان بە بکرێت. ئەم نەخۆشیە حەقی بەوەن یەکە وەرزەکەی یاژە، بەڵام ئەوەی کە هەیە لەم وەرزە پاقلە پێگا خەڵک زیاتر پاقلە بەکارهێنێ، بەڵام بۆ ئەوانەی کە ئەم حاڵەتەیان یەکەمی و ئەنزیمیان هەیە و ئەم نەخۆشیە لە هەموو کاتێکدا هەیە. ئەم حاڵەتە ئەوە نییە بڵێ وڵا حاڵەتێکی ڤایرۆسیە یان کوتوبڕە مناڵێکی زۆرێگرێ، تەنها ئەو مناڵانەیە کە پاقلا بەکارهێن لە ماڵەوە یان بۆنی پاقلاکەن و شوێنی پێویستەیە چارەسەری پێویستەیە و سوپاسی کارمەندان و پزیشکان چی کارمەندانی تەندروستی چی پزیشکانی مقیممان چی پزیشکانی پسپۆران کە بەردەوام بەدەمی ئەو حاڵەتانەوە کە سەردانی نەخۆشخانەکە بۆ چارەسەری پێویست. داوا لەو دایک و باوکانە کەم کە ئەزانن مناڵەکانیان تایبەتە ئەم حاڵەتانیان هەیە دووریان بخنەوە لە خواردنی پاقلەیان ئەو وەرزە بتوانن پاقلە لە ماڵەکانیان نەکولێن و بەکارهێنن.